تەنها خزمەت بە پایتەختی ئاشتی بکەن. پرسیارەکە تەنها ئەوە نییە لە ئاڵایەک وڵاتە چێت هەیە ئەڵێ لە لۆگۆی وڵاتی کەشە چێت یا لە لۆگۆی ڕێکخراوێکی نێودەوڵەتی ترە ئەچێت یا لە هێمای شتێکی کەیە یعنی گومانەکان زۆرن پرسیارەکان زۆرن بەس ئێمە ڕوونمان کردەوە کە سەرچاوی بیرۆکەی ئێمە لەکوێ ئەمە وازام تاکە وەڵامە بۆ ئەوەی باشتری وەڵامە بۆ خەڵکی بەڵام ئەوەی کە ئێمە گرنگ بۆ بەلامانەوە دیزایانی مەدخەلی شاری هەڵەبجە بووە نەک دیزایانی لۆگۆی هیچ وڵاتێکی کە ئەوەی ئێمە و مێژووی ئێمە بناسی ئەزانین کە ڕەتمان بە هیچ لایەنێکی کەوە نییە. بیرۆکەی سەرەکی ئێمە لە ئاشتیەوە وەرگیراوە سیمبۆڵێکی نێودەوڵەتی ئاشتیمان هێناوە وەکو هەموو ئیشێکی هەندسی تەلارسازی بە کۆمەڵی مەراحیلە بردومانە بۆی بتوانرێت وەکو مەدخەلێک وەکو دەروازەی شارێک ئیش بکەن. ئەمە تەنها ئیشەکە ئێمە. پرۆژەکە بێگومانێکیان هەرجێبەجێ بە لەوانەیە کە تەقدیم کراوە یەکەمەکەش بە گۆڕانکاریەوە دوایەوەی کە ئەو ملاحەزاتانەی کە ئێمە پێماناوە کولیژنەی هەڵسەنگاندن و ئەمەی کە ئەمڕۆژ گوێبیستی بووین تاوتێ و شی ئەکرێتەوە و ئەجێ بە هەڵەبجە گرۆپ دوای ئەوە قابلی جێبەجێکردنە.